هەفتە لە دوای هەفتە خولە ناوخۆیەکانی ئەوروپا بەرەو بەهێزی و هەستیاری زیاتر دەڕۆن و یانەکانیش لە هەوڵی بەدەزێنانی نازناوەکەدا. لە لالیگای ئیسپانیا و پریمەر لیگی ئینگلتەرا کێبڕکەکان لەو پەڕی بەهێزیدان و تا ئێستا دیار نییە کامیانە دەبێتە پاڵە. لە ئیتاڵیاش هێندەی نەماوە یانی یۆڤانتۆس بۆ جاری سێم نازناوەکە بەدەست بێنێت و جارێکی تر نازناوەکە بەرز بکات. لە ئەڵمانیاش هەرزوو یانەی بایرن میونشن نازناوەکەی بەر لە چەند هەفتەیەک بۆ خۆی یەکلایی کردەوە و توانی ببێتە پاڵەوانی بۆندسلیگ. هەفتەکانی کۆتایی خولە ناوخۆیەکانی ئەوروپا تەوەری سەرەکی ئەم هەفتەی بەرنامەی ئێنسپۆرت دەبێت. ئێوەش دەتوان ڕاستەوخۆ لەگەڵماندا بەشداری بکەن و لەگەڵ میوانی بەرنامە شۆڤەی زیاتری ئەم بابەتە دەکەین. هەر لەم بەرنامەیەدا یاریزانێک بەسەر دەکەین و کەسایەتێکی دیاریش دەدوێنین و چەند پرسیارێکی وەرزشی ئاراستە دەکەین. ئێنسپۆرت شەوی هەینی کاتژمێر 7:05